حەڤەهەمین پێشنگای نێودەوڵەتی سلێمانی DBX بۆ کەلوپەلی پیشەسازی و خواردن و بەرهێنان بەڕێوە دەچێت. زیاتر لە 100 کۆمپانیا لە پێشنگاکەدا بەشدارن. نیوەیان کۆمپانیا نێوخۆیین، ئەوانی دیکەش لە وڵاتانی تورکیا و ئێران و میسرەوە هاتوون. گشت بوارێکە گشت سێکتەرەکان دەگرێتەوە بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام دەبێت و ڕۆژانەش لە کاتژمێر 11 بەیانی تاکو 6 ئێوارە بەردەوام دەبێت. عامە هەموو اختصاسێک لە خۆ دەگرێت. شەریکاتی دووەلیمان لەگەرە بۆ نمونە مەجموعەیەک شەریکاتی ئێرانینە، مەجموعەیەک شەریکاتی مصرینە، مەجموعەیەک شەریکاتی لە ڕێی وەکالەتەکانەوە لە تورکیاوە بەشداریان کردیا. تاکید پێشان ئێستا ما ئەو هەموو میوانە هاتینە هەمووی لە سلێمانینە، لە فندقا، لە مەطعەمە، لە تەکسیە و زائدەن عقودی لە بینی شەریکات دەکرێت، لە بینی جیهەتی حکومی و لە بینی جیهەتی شەریکات و زائدەن لەگەڵ ئەو شەریکاتە دووەلیانە کە هاتینە دانەوێت فەرع بکەنەوە لە سلێمانیان ئیش بکەن لەگە شەریکاتی وەبەرهێنەریان لەگەڵ هەر جیهەتێک بێتن. بە تاکید جموجۆڵێکی باشی تێدا دەبێت ئینشاءڵڵا. ئاماژ لە پێشنگاکە کردنەوەی بازاڕە بەڕووی کۆمپانیا بیانیەکان و ئەنجامدانی گرێبەست لەگەڵ کۆمپانیا ناوخۆیەکان بە ئومێدی زیادکردنی جوڵەی بازرگانی لە سنوورەکە. ئەمە هەمین پێشانگای DBX-ە بێگومانە پێشانگایە تا ئێستا 40 پێشانگای تیا کراوەتەوە، بەڵام بە نیسبەتی DBX-ەوە مە هەمین پێشانگایەتی وە لە ساڵی 2006 یەکەمین پێشانگا بۆ کراوەتەوە لە هەرێمی کوردستانە واتوانم بڵێم لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقیشەوە یەکەمین پێشانگا بۆ لە عێراقا ئەم DBX کراوەتەوە لە شاری سلێمانیە. 100 بۆ 120 کۆمپانیا بەشداریان کردووە لە کۆمپانیای ناوخۆ لە کۆمپانیای دەرەوە. ئامانج لەکردنەوەی ئەم پێشانگای یەکەمین پێشاندانی ژینگەیەکی لەبار و ئاسایش و ئارام هەیە بۆ لە شاری سلێمانیا بۆ بەرهێنان و پیشانی کۆمپانیاکانی دەرەوەی شاری سلێمانی بین کە ئەتوانن بێن لە شاری سلێمانیەوە بەرهێنان بکەن و گرنگی شاری سلێمانی لە ڕووی پیشەسازی و بازرگانیەوە پیشانەدا بۆ شارەکانی تری عێراق و بۆ کۆمپانیاکانی دەرەوە. جموجۆڵی بازرگانی و کەرتی پیشەسازی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەردەوام بەرەو دواوە گەڕاوەتەوە. ئەو کارەکەشی ئەوە بۆ دەوترێت کەمتر کاراسانی کراوە بۆ کۆمپانیا و بازرگانەکان و خاوەنکارەکان. ئەوەش بێزاری کردوون لە کارکردن لە پارێزگاکانی هەرێم و بەشێکشیان تەنانەت بۆ هۆیەوە ڕویان لە پارێزگاکانی دیکەی عێراق کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.